دووەمیان لە دوای ناو خێزانەکەی خۆت ئیسلام واجبی کردووە کە سەردانی خزم و کەسوکارت بکەیت. سیلەی ڕەحم سەردانی خزمان بەڕێزان بۆ ئەم مەبەستانەیە. ئێستان بەڕێزانی کە نامەکانم خوێندنەوە هەمووی سەردان و سیلەی ڕەحمیان هەبووە، بەڵام بەداخەوە لە جیاتی خۆشی بۆیان بۆتە مایەی ناخۆشی و سەرنجام لێکدا بڕاون. بەڵام سەردان و سیلەی ڕەحم لە ئیسلامدا یەکەمیان بۆ بەدەستێنانی پاداشتی خوایە. وەڵڵی هەر کەسێک لە پێناوی خوادا سەردانی خزمێکی خۆی بکە بڵێ یا ئەڵڵا پاداشتەکەم تەنها لە تۆ دەوێ و تەنها لەبەر خاتری تۆ ئەم سەردانە دەکەم. سیلەی ڕەحم بێ نەک سیلەی لەحم. لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتاندا هەیە سیلەی لەحمی هەیە، بێ تاقەتە بە دوی کوتێ گۆشتا دەگەڕێ داوەتێکی چەور لە ماڵی چه خزمەکە بێ خۆی پێداکە. نا بەخوام لەبەر ناخواردن دەچێ، نەئیشی پێێتی نەمەرایی لەبەر دەکە ئەڵە خوا لەبەر خاتری تۆ فڵان کەس خزممە لەبەرەوەی تۆ ئەمرت کرد بردووە جێبەجێی بکەم سیلەی ڕەحمەکە خوا لەبەر خاتری تۆ دەچم. سیلەی ڕەحم بێ لەگن لەحم واللهی پاداشتێکی هەرە گەورەی لە لای ئەڵڵا بۆ دەنووسێ سبحانه وتعالى و لە قیامەتا دەیبینێتەوە و دڵنیا بێ لەم دنیایەشدا. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێ خوا دەیەوێ بەرەکەت بخاتە ڕزق و ڕۆزیەوە با سیلەی ڕەحم جێبەجێ بکە. هەر کەسێک کەوا دەیەوێ پەروەردگار لە گوناهەکانی خۆش بێ با سیلەی ڕەحم جێبەجێ بکە. هەر کەسێک دەیەوێت تەمەنی پڕبەرەکەت و خێر بێ با لەگەڵ خزمەکانی باش بێ. کەواتە تۆ یەکەم بەدەستێنانی پاداشتی خوددا. دووەمیان مەحەبەت و خۆشەویستی نوێ دەبێتەوە. کاتێککە دەچی بەڵام نێتەکەت بۆ خوا بێ بەس لەبەر خاتری خوا سەردان و سیلەی ڕەحمەکەت کرد واللهی ئەو خزمەش دڵی بە تۆ خۆش دەبێ. ئەها خەریکە تۆزێک لە تۆز و گەردێک دروست دەبێ فویەکی لێ دەکەی بەو چاکو چۆنی و ئەم لاولا ماچکردن و شەوێکمانەوە لە لای یەک و پارۆنانێک یە خواردن بەخۆشیەوە لەگەڵ یەکترا سیلەی ڕەحمەکە دەبێتە هۆی خۆشەویستی نوێبوونەوە لە نێوان ئەو دوو خزمەدا. سێمیان لابردنی خەم و خەفەل لەسەر دڵ و دەروون بەو سەردان و سیلەی ڕەحمە. ئینسان ئەگەر خەم و خەفەتێکی هەبێ کە لە ماڵەوە پەنا بۆ چێ بەرێ بچی بۆ لای کەسانێکی نەناسیاو نەخێر وەڵای فڵان کەس خزممە ئەچی بۆ لای ئەویش پێشوازی لێ دەکا وەختێک کە دەیتەوە ماڵەوە ئەو خەمە نەماوە. جاران خەڵک بۆچی تووشی نەخۆشیە دەرونیەکان نەدەبوو. بەڕێزان ئەو سیلەی ڕەحمە هێندە بەهێز بوو لە ناو میلەتی ئێمەدا. کەسێک کە خەمێکی دەبوو سەردانی ماڵی براکەی خوشکەکەی ئامۆزاکەی پورزاکەی ئیتر یەکی خاڵەکەی مامەکەی دەکرد والله کە داهاتەوە خەمەکەی نەمابوو کەس تووشی نەخۆشی دەرونی نەدەبوو. لەم کوردستانەدا باوەڕ ناکەم دوو دکتۆری نەخۆشی دەرونی هەر دەگمەن خەڵک نەشی زانیوە ئاشتی وا هاشە. ئێستا دکتۆری دەرونی بە ئەندازەی دکتۆری جەستەیی لە شارەکانماندا زۆر بووە. ئەوەندەی خەڵک تووشی نەخۆشیە دەرونیەکان دەبێ هێستا بەدەست نەخۆشی جەستەیەوە ناناڵێنێت. ئەوە هەموو ئەنجامی دابڕانە. ئەم سیلەی ڕەحم و سیلەی خزمایەتیە ئەبێتە هۆی ئەوەی ئینسان لە نەخۆشیە دەرونیەکان بە دوور بێ و خەمەکانی بڕەوێنێتەوە. بەڵام بەو مەرجەی کە چوویتە ماڵی براکەت کە چوویتە ماڵی خوشکەکەت کە چوویتە ماڵی خزمەکەت بەڕێزان سەیری دڵ و دەرونی خۆت بکە. سەیری دڵ و دەرونی خۆت بکە. ئەگەر ماڵەکەی یەکەم ماڵێکی خۆش بوو خانوێکی خۆشیان هەیە ماڵێکی خۆش بڵێ یا ڕەبی خوا موبارەکتان بێت لە لای خۆی دوعام بۆ بکە کاکە بە ئاشکرا بڵێ یا ڕەبی خوای پەروەردگار ئەم خان و ماڵەتان لێ موبارەککە یا ڕەبی بە لەشی ساغ تیا دانیشن یا ڕەبی نانی خۆشی تێدا بخۆن یا ڕەبی نانی حەزی تێدا بخۆن خوای ئەولادەکانیشتان لەم ماڵەدا بە ئیزنی خوای پەروەردگار شەکراوی شوکردن و ژیهێنانیان بخورێتەوە دوعام بۆ بکە خۆ دەمت دڵێت دەمە لە چیت کەمە ئەو ماڵەش یعنی دڵیان پێخۆش دەبێت دەڵێ خەی فڵان کەس چەند لە ناخی دڵەوە دوعای بۆ دەکردم ئۆتۆمبیلێکی باشیان هەبوو سارێکی مۆدیل بەرزیان هەبوو ئەلحەمدوللا هەستت دەکرد داهاتیان باشە وەزعی مادیان باشە بەس بە چاوی سەر بڕوانە چاوێکی سەر ڕوانی و تا دیسانەوە دوعای خێر بکە بڵێ یا ڕەبی خوای پەروەردگار ڕەحمتان پێ بکا لە بەڵا بە دوورتان کە بە لەشی ساغ و سەلامەتی و دڵخۆشیەوە سود لەم ئۆتۆمبیلە جوانە بێنن والله هەر ئەوە قابیل بە ئێوەیە یا ڕەبی خوای گەورە زیاترتان پێ ببەخشێ. سێمیان چوویتە ماڵی خزمەکەتەوە براکەت خوشکەکەت کەس و کارەکەت ئەوانەی کەوا خزم و ئەقریبای خۆتن بینیت ئەلحەمدوللیلا فڵان کەس لەگەڵ خێزانەکەیە زۆر بەینی ژن و مێردایەتیان خۆشە پیاوەکە هەڵدەستی یارمەتی ژنەکەیەدا ژنەکە لە بەر مێردەکەی هەڵدەستێ دەست لە سەر سنگ بەڵێ قوربان وەکو جەنابی مامۆستا فەرمووی هەستا ژن و مێردم بینیوە کە قسە دەکەن دەڵێ بە مێردەکە وەکو مامۆستای مێردم فەرمووی ئەو دەڵێ خاتوونی هاوسەرم وای گوت
هەڵدەستێ لەبەر چای میوانەکاندا هاوکاری ژنەکەی دەکات بینیت زۆر ڕێز و حرمەت و خۆشەویستە لە نێوانیاندایە ئێتر تعلیقی لێمەدا مەڵێ ئەوە چییە ئەمە چێت بەخوا تۆش دیارە مود نەرمە لە بەرامبەر بە خێزانەکەت یان ئافرەتێ بە ئافرەتێک نەڵێ ئەوەندە ڕوومە دەمێت دەکات ئەو هەموو حرمەت و دەست لە سرسنگنان و بە قوربانبوونە چییە کورە مێر دوای ئەوەندە ڕووی بدەیەوە سەر تازاڵ دەبێت نا بڵێ وەڵڵاهی دەستخۆشیتان لێ دەکەم دەستخۆشیتان لێ دەکەم کە لەخوا بە زیاد بێ دەتان بینم چاوم گەشت بوو کە ژن و مێردێکی ئاوا بە حیا و حرمەت ئەوە بەڕێز و بە احترامن لەگەڵ یەکترا یەخوا نمونەتان زۆر بێ خوابتان پارێزێ یا ڕەبی خوای پەروەردگار منداڵتان ساڵح و زیرەکە یەخوا هەروە بە خۆشی بتان بینم ئەها دەمت بکرێتەوە دوعای خێر بکە بەڵام بەڕێزان ئەمەد لە ناخی دڵەوە بێ ئاگرفتی ئەمە ئەوەیە ئینسان دوو جۆرە ئیمانداری بە حەق ئەو دوعایانەی کە دەیکا ڕێک لە ناخی دڵیشەوە بۆ خۆی ئامینی بۆ دەکا منافق و دووڕوو دوول لە ڕووی جەنابتان کاتێک کە دوعاش بۆ کەسێک دەکا کاتێک کە بە فڵان کەسیش دەڵێ بەخوا خۆشحاڵم ببینینت ماوەڵەکەت موبارەک بێ لە پشتەوە دەڵێ یەخوا بێت بە میرات بێ ئەو سارەی دەبینەوە بەخوا هەر قابل بە تۆیە یەخوا موبارەکت بێ و بەدەشی ساغڵێ یەخوا تووشی ڕووداوێک بینە دڵی خۆیانوا دەڵێ ژن و پیاوەکە دەبینێ بە یەکەوە تەباو خۆشەویستن ئاواتی ئەوە دەخوازێت لە دڵەوە کە بینیان تێکچێ ئەگە بۆی بکرێ قسەیەکی خراپ قمبەلێک فڕێداتە بینیانەوە نانا ئەمە صفاتی منافقانە چونکە منافقەکان خوای پەروەردگار لە سوڕەتی ئالی عیمران ئاەتی 119 دا باسییان دەکا و دەفەرمێ وإذا خلوا عضوا عليكم الأنامل من الغيظ وإذا خلوا عضوا عليكم الأنامل من الغيظ منافقەکان کە تووشی ئیماندارەکان دەبوون دەیانگوت ئێمە لەگەڵ ئێوەین ئێمە پشتیوانی ئێوەین ئێمە هەمومان ڕەگ و خوێن و گۆشتمان تێکەڵاوە لەگەڵ ئێوەدا کە پشتیان تێ هەڵدەکردن بە پەنجە و سەری پەنجەی خۆیان دادەنووسان لە ڕق و قینە پەنجەی خۆیان دەکرۆش ئەوەندەیان ڕق لێ بوو تۆ ئامە بە بەخوا چوویتە هەر ماڵێکەوە بەرەو ڕوو خۆشحاڵی دەربڕی و پیرۆزبایی لێکرد لە ناخی دڵتەوە ومێدی لە ناوچوونت بۆ خواز لە ئیمانت بترسە ئەوە صفاتی منافقانە کە بەرەو ڕوو پیرۆزبایی و خۆشحاڵی مبارەکبایی کەچی لە پشتەوە لە دڵەوە ئاواتی لە ناوچوونی خواز لە ئیمانت بترسە قورئان دەفەرمێ ئەوە صفاتی منافقانە بەڵام بەڕێزان ئەگەر زانیت چوویتە ماڵی کەس و کارێکت چوویتە ماڵی براکات خوشکەکەت خزم و کەس و کارەکەت زانیت لە ڕوخساریاندا دیارە بە چوونەکەت خۆشحاڵ نین زانیت بێ حرمەتن لەگەڵت یعنی هیچ ڕێز و حرمەتێکیان نەنواند چەند جار چوویە ماڵی و ئەو هەر نەهاتەوە بەبێ عوزر مەحەبەت بوو بە میحنەت ئەمە گرنگە ئێستا و بەڕێزانی کە سێ نامم خوێندەوە مەحەبەتیان بۆتە میحنەت لە ئەنجامی ئەو تێکەڵاوی ئەوەتانە کوڕ لەگەڵ دایک و خوشکی خۆیدا ئەمە لەگەڵ براژن و براکانی خۆیدا ئەوەی تریان لەگەڵ خزمەکانی خۆیدا لە جیاتی ئەم سەردان و سیلەی ڕەحم و تێکەڵاویە بێتە مای مەحەبەت و خۆشەویستی نوێبوونەوە بۆتە مای میحنەت و نەکبەتی بۆیان لە یەک بێزارن بوختان بۆ یەک دەکەن سارد و سڕن بێ احترامی بە یەک دەکەن سوێن دەخۆن سەردانی ماڵی نەکاتەوە بوو بە میحنەت ئەگەر زانیت حاڵەکە وایە کاکە کەمی بکەوە زۆر غیبن تزدید حبا لە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوحم بە قوربانی بێ فەرموویەتی زۆر غیبن تزدید حبا کاکە کەم کەم هاتوچۆی یەک بکەن با خۆشەویستیتان زیاد بێ ئێستاوەتانە خۆر لەم گەرمای هاوینەدا هەمومان لەبەری ڕادەکەین بەڵام خۆ هەر ئەو خۆرەی ئاسمانەیە کە لە چلەی زستانە ڕۆژە خۆرەتاوە هەمومان خۆ دەکوتین بچینە بەر خۆرەتاوێک بچینە بەر بەڕۆژکەیەک ئەو خۆرە نازدارە لێماندا بۆ ئێستا وایە چونکە هەمیشە گەرمە هەمیشە لەگەڵماندایە ڕۆژگارێکی درێژ و گەرم بێزار بووینین کاکە وەڵی کام کەسی زۆر خۆشت دەوێت کامەی زۆر زۆر خۆشت دەوێت ئەگەر هەموو ڕۆژێ هاتە ماڵەت بێزار دەبی ئێمە میلەتێکین بەداخەوە یان هەموو ڕۆژە سەردانی یەک دەکەین یان قەتعی سیلی ڕەحمی یەکتر دەکەین نا ئاوا نا ئەنجا هەیە ڕێگە نادا ئەڵێ من بەس من بێمە ماڵی تۆ تا جێژن دێتە پێشەوە ماڵی خۆی دەرگا دەدا خۆ ئێوارە لە ماڵی فڵان کەس نیوەڕۆ لە ماڵی فڵان کەس ڕۆژی دوم لە ماڵی فڵان کەسی خزمی دەکا کە تۆش ڕێگا بدەست جارێکی ئەمیش بە ماڵ و منداڵۆ بێ سەردانت بکات تۆ هەر دەخۆی جارێک دەبێت سنگیش بکوتی تۆ حەد دەرگا دەکوتی باجار لە دەرگات بدرێتەوە مەحەبەت ئەوەیە با لە بینی هەردوو لادابێ نە ئەوەندە سەردانەکانت زۆر بندوایی لە یەک بێزاربی نە تەرکی سیلێ ڕەحمیش بە
لە دەرگایەک مەدەکە ببێ حرمەتی دەرگال لێکرایەوە بەڵام لەبەر خاتری خوا یوسف ئاسا سەردان و سیلەی ڕەحم بکە سەردان و سیلەی ڕەحم بەوەی ئەگەر خۆشی هەبوو دنیا دووشتە شای و شینە لە شینە تەعزیە هەبوو هەر بەشداری بکە چاوی مردوو تیژە خەزمەکەت چاوی تێتەوەی بەشداری بکە ئەو یەک دوو ڕۆژە بەدەوریەوە مناسبەتی خۆشی هەبوو بچی بەشودا ژنی بۆ کوڕی هێنا بڕۆ پیرۆزبایی لێ بکە بڕۆ دیاری بۆ بەرە ئەوە لەوە چێ لە 2 ساڵە جارێک ڕووبدا لە 3 ساڵە جارێک ڕووبدا جەژنێک هەبوو 5 دقە 10 دقە بچۆ چایەک چکلیاتێک لە ماڵەکەیدا بخۆ و دوعایەکی خێری بۆ بکە و بەڵام بەدڵێکی سافەوە بەخوا کە تۆ دڵت ساف بوو لە ناخی دڵەوە دوعات کرد وەڵاهی بەرامبەرەکەش دڵی ساف دەبێ و پاک دەبێ بەڵام بەرەو ڕوو محەبەت و خۆشەویستی بنوێنی و لە دڵەوە هیوای لە ناوچوونی بۆ بخوازی وەڵاهی شەیطان لەو بەینەیە ئامادە دەبێ و پەروەردگار لەو کاتەدا نەک لێت ڕازی نابێ هەردوو لا گوناهت بۆ دەنووسێ بۆیە بە بەڕێزانە دەڵێم بەڵێ تۆ تەرکی سیلەی ڕەحم مەکە بەڵێ گونەهبار دەبی بە تایبەتی کوڕەکە کە دەڵێ لەگەڵ دایکیدا لەگەڵ نەنکمدا بەینی نییە بچۆ دەستی دایکت ماچکە بەڵام کە زانیت دیسەند گرفتاری دروست دەبێت با ئەم سیلەی ڕەحمە هەموو ڕۆژێ نەبێ با ئەمە هەموو ڕۆژێ نەبێ با تۆ زەکەم بێتەوە جار جارێک ئەم تەلەفۆنە خۆ ئەم هەموو تەلەفۆنی پێدەکرێ و لە ماڵی هەمووتاندا هەیە دە تەلەفۆنێکی پێ بکە لە 2 هەفتەیە جارێ بڵێ فڵان کەس وەڵا بیرم دەکردی بەخوا ببێ دەرفەتی نەمیشتە کاتتان بگرم لەوە چێ مناڵەکان مەژغوڵ بن لەوە چێ جەنابەت ماندووبی یەخوا لەش ساغ بێ ویستمە بە تەلەفۆن هەواڵێکتان پرسم خۆشکوت باشن ساغ و سەلامەتون تەندروست باشن خوا ئاگای لە هەموو لایەکمان بێ بە 2 کەلیمەی خێر سیلەی ڕەحمەکەشت جێبەجێ کرد هەروەها قەتعی سیلەی ڕەحمیشن نەکرد و بێزاریشن نەکرد وەگە غەل و غەشێکی شەبێ بەم تەلەفۆنە بڕوان پێ بکە دەتوانی بە تەلەفۆنێک بە قسەی شیرین و زمانی نەرم و دڵی پاک ئەگەر غەلوغەشێکیش لە بینی خزمایەتی و برا و خوشکایەتیدا هەبێ خوای گەورە ئەوەش لا دەبا و شەیطان ناچار لەو بینەتان دەچێتە دەرەوە